بەڕاستی کاتێک دەڵێ مەزبەعێک دروست دەکەم 50 بەرپرسێ دەست لەگەڵ تێگەڵ دەکەم بێ ئەوەی هیچ پارێکیش لەگەڵدانێ دەڵێ لە خێریشدا شەریکم. ئەفتانە چەند جارێک دێین بۆ سەرم چۆمە لەبەرەوەی هیچ خزمەتگوزارێکی لێنێ لە مشارێدا تەنانەت مەزبەعێکی بچووکیشی لێ نییە ڕۆژانە گەنجەکانمان تێدا بچن مەلەوانی تێدا بکەن بە ناچاری ڕوو لەو چۆمەیکەین ئەو چۆمە هیچ مەرجێکی تەندروست سەلامەتی تێدا نییە هیچ مەرجێکی سەلامەتی تێدا نیە گۆمی عەفاری تێدا ڕۆژانە جومعانە بە تایبەتی سەدا عایلێ دێت ناتوانێت کابرا عوڕنێ لەسەر ئەو چۆمەی خۆ ڕوو دەکاتەوە ئافرەتی لێ عایلەی لێ سەندان بەرپرسیش لەم شارەی ناڵن مەلەوانگێک دروست بکرێت لەم شارەیدا بەڕاستی کاتێک دەڵێ مەزبەعێک دروست دەکەم 50 بەرپرسێ دەست لەگەڵ تێگەڵ دەکەم بێ ئەوەی هیچ پارێکیش لەگەڵدانێ دەڵێ لە خێریشدا شەریکم. چی بکرێ باشە بۆ ئەوەی گونجاو بێرە بۆ مەلەکردن؟ ڕاستی دەبێت تیمێکی خەواسی لێدانرێت بە جدی جومعانە زۆر کەس تووشی حاڵەتی خنکان دەبێت ئەو گەنجە خێرخوازانە مەلەی دەزانێت دەری دێنیتەوە نەجاتی دێدا. ئێرە دمچۆمی دڵگەیە خوارەوە کەوێیە ڕۆژانە خەڵکێکی زۆر ڕوو دەکاتێرە بۆ مەلەوانی بۆ گەشت و گوزار بۆ سەفرە بۆ سیاعەت جگەلەوەی بۆ نە کۆمەڵە گەنجێکی زۆر لێرە ڕوو دەکاتێرە بۆ مەلەکردن لە خوارەوەش خێزانێکی یەکجار زۆری لێە دیارە لە قڵازێ هیچ مەزبەعێکی لێ نییە هیچ شوێنێکی لێ نییە گەنجان کاتی خۆیان بەسەر بەرن ناچارن بەم هامینەوە بم گەرما بێنێ ئێرە بۆی تۆزێک فێنێک ببنەوە. چەند گونجاوە ئێرە بۆ مەلەکردن؟ وەڵی هەندێک کات گونجاوە هەندێک کات نەگونجاوە چونکە ئێران زەیەکە زیاد دەکا کاتێک کە سەدەی کۆڵەسا بەردەدرێتەوە ئاوەکە یەکجار زۆر زیاد دەکا ئیدی زۆر کەس لێرە تووشی حاڵەتی نەخوازراوە دەبێت بەدەست خۆمان لێرە خەڵکمان هێناوەتەوە دەرەوە لێرە زۆر زەرورە تیمێکی غەوازدا بمەزرێنرێ بەرگری و شارستانی بەڕاستی مەفرەزەیەک بێنێرە هەفتانە جومعانە و پێنجشەمان بۆ سەلامەتی ئەو هاوڵاتیانە. تا چەند خەڵک ڕووی تێدەکات چەند دەبێت خەڵک چەند عائیلی دێ خەڵک چەند دێت؟ بە نزیکی هەموو جومعە و پێنجشەممەیەک بەزە و دوو ڕۆژە 4 بۆ 5,000 عائیلە ڕوو دێرە دەکات جگە لەو گەنجانەی کە بۆ مەلەکردن دێنێرە.